خوێندن ئاستە و بەبای باوەشێن سەرکوڵمیاری پرەبوو لە خوێن. باوەشێن لە ڕێزمانی کوردی سێ بڕگەیە، بەڵام یەک کردداری هەیە. ئەم وشەیەش هەر لە کۆنەوە لە بای هێواشەوە هاتووە کە لە ڕێگەی ئامرازێکەوە زۆر جار هاوڵاتیان بۆ خۆفێنەکردنەوە یان بۆ گۆشتبرژاندن بەکاری دێنن. ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە وەرزی بەهاردا لە سەیرانگاکان بۆ گۆشتبرژاندن و ئامادەکردنی چای خەڵوز بەکاریان هێناوە. بەڵام ئەم ساڵ زۆر بەکارهێنانی باوەشێن لە وەرزی بەهارەوە بۆ وەرزی هاوین و بۆ مەبەستێکی تر گۆڕاوە. ئەوەی جێی داخە ئەوەی لەناو خەڵکی ڕەنجای ئەمڕۆ باوە کەمی کارەبای ئەم شارەیە. دیارە کەمی کارەباش باوەشێنکردنی بەدوایەت و کۆمەڵ شتیکەی بەدوایەت کە لە کێشەی تەندروستی و نەخۆشی و کۆمەڵێ حاڵەتەوەیە. بەڵام دیارە هەر لە خۆپشاندانەکانەوە بیگرە لەن ڕازیاتەکانەوە بیگرە لە ڕیپۆرتاژی کەمەڵەکان ڕگانەوە بیگرە خەڵک یعنی پڕە لەوە لە نەبوونی پڕە لە بێزاری لە نەبوونی خەدەمات و لە سەروە موشیانەوە کارەبا و ئاوە بەڕاستی. هەرچەندە ئەو کەسانی پلەکانی گەرمای جەستەیان بەرز دەبێتەوە بۆ ماوەیەکی کاتی باوەشێن بەکاردێنن، بەڵام فرۆشیاران لە بازاڕی هەڵەبجە دەڵێن ئەم ساڵ فرۆشتنی باوەشێن و مێشکوش جیاواز لە ساڵانی ڕابردوو ڕووی لە زیادبوون کردووە، چونکە مێشەکانیش حەز بە گەرما دەکەن. ئەم ساڵ لە بوونی کارەبای ڕئیسیوانەوە هەر زۆر کەم بوو، مۆلیدەکانش ڕۆژی وای هەبوو مانیانەگەر کارەبا نەبوو. ئەو ڕۆژێگە نیوەڕۆ لێرە خەڵکان یعنی دەوس مڵم تا 10 نەفر ئەو ڕۆژات و بەس باوەشێن دەسی بۆ مناڵیان هەبوو لە ماڵە بووی باوەشێنی پێ بکەن. ئەم ساڵ پارەش نەبوو بوجە نەبوو خەڵک بۆ گۆشتکڕین، خەڵکی بەس لەبەر بێ کارەبای باوەشێنی کڕی. بەهۆی کەمی کارەبا و زۆر بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەم وەرزەدا لە زۆرێک لە بۆنە و مەراسیمەکان کە لە هۆڵەکانی هەڵەبجە بەڕێوە دەچوون دەبوو بەشداربووانی ئەو مەراسیمانە لە ڕێگەی باوەشێنەوە هەوڵی خۆفێنەکردنەوەیان بدایە، ئەگەرنا بە گوێرەی وتەی ئەم پزیشکە کە خۆشی باوەشێن دەکات نەخۆش دەکەون. کۆمەڵ حاڵەتمان هەیە لە پلەگەرمێ زۆر بەرزەکانە ڕوئەدادوەکو و ضربەتی شەمسی پێڵێن یان هەندێک حاڵەتی کەمان هەیە بۆ نمونە لە کاتی بەرزبوونەوەی پلەگەرمایە بینین ڕێژەی سکشون و شانۆ لە ناو هاوڵاتیانە زیاکە. بەعام چ زیاد ڕادەبەدەری پلەگەرمایان دابەزینی پلەگەرمان بە هەردوو حاڵەتەکە تەسیر لە تەندروستی مرۆڤەکانەکە. لە وڵاتانی پێشکەوتوو هەندێک کەس باوەشێن یا بۆ خۆشی یان بۆ پۆز بەکاردێنن، بەڵام لە هەرێمی کوردستان لەم وەرزی گەرما و کەمی کارەبایەدا ئەوانەی کە باوەشێن بەکارنایانن یا ئەوە تا تازە خۆیان شۆردو و لە حەمام هاتوونەتە دەر یان ئەوە تا ڕەش و جیرن و پێویستیان بە باوەشێن نییە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.